ڕات بەرامبەر ئەنجامدانی ڕێفراندۆم چییە؟ ئایا لەگەڵ سەربەخۆیی کوردستان دایت؟ هیوادارم هەموو کوردەش تاکە کوردەکی هەموو دنیا بچی سەوت بدا بە بەڵێن بەرێ بینە سەربەخۆ لەبەوەی چەند سارە زوم و سیستەمان لێ دەکرێت کەس کەتا ئێستا کەسێک نەیتوانێت دەستمان بگری ئێستا دەزان سەربەخۆی کوردستان ڕادەگەیەندرێ هەموو کەسێک دێتن تەشەبوزیەوەی دەکاتن لە هەرێمی کوردستان بەس لۆیت ئەو سەربەخۆیە نەکرێ بەرێ بکرێ باشە و چەندی زووش بکرێ باشە و پشیمانیش نەبنەوە. رز سلاف اسم مستوارهان محمد از دیگر ریفراندوم خلقی ده حکمه دخوازا ما ام ریفراندوم بکن بو سرکت ناملت ما بو دولت بونه آلمان جمهوریه ریفراندوم 25 نه انشالله دبر ریفراندوم بچین. أنا تحسين محمد أمين دانش الشعري أوليرم بهمش جيري ريفراندوم دكم وكو كردك نقوكو بو عزب بكو بو دروزبوني ولات بو نجات بما لم قيران وقرجيا لدز أوزان وزورداراني كوا تندها سارة كردة توسينوا أو ريفراندومش بو طبعا بو كردة بو دولتي كردة بو أوينية كا بلا بو عزبك بي از که کردک پیشگیری ریفراندوم کن و هیوید من دولت اگه کردی درست ببید دنگ وحدت الجهانه که چه نوع پیشمرگی دنگ وحدت الجهانه از کم دولت اگه کردی و درست ببید دنگ وحدت الجهانه چون کرد آشتی خوازه نه شهر خوازه.